بەڕێزێک پرسیاریوی کردووە چی وەرزشێک باشە بۆ نەهێشتنی ورگ بە تایبەت بۆ ئافرەتان بەدڵنیایی بۆ نەهێشتنی ورگ ئێمە بەتەنها بە وەرزش و بە تایبەتیش بۆ ئافرەتانی ئێمە ڕێگەکە کورت ناوێتەوە بەڵکو پێش ئەوە ئێمە ئەبێ لە وەرگتن و لە خواردنەکەمانە تۆزێک مراعاتی ئەو خواردنانە بکەین کە کێشی ئینسان زیاد دەکەن و ورگی ئینسان زیاد ئەوەکەن کە وەکو باسم کرد برنج و شەکر و شیرینیە ئەوانە و نان و ئەمانە ئەبێ بەڕێز ئەم بکەم کاتەوە و جۆرەکانی تری وەرزش کە واکا کە ئینسان کێشی دابەزێ بەدڵنیایی مەلەکردن پیاسەکردن ڕاکردن هەموو ئەمانە باشن و دۆخی کۆمەڵایەتی ئەو ئینسانە و لە ماڵ و بژێوی ژیانی و ئەمانە هەمووی کاریگەری هەیە کە ئەگەر نەتوانێت بە نمونە ئافرەتێک نەتوانێت بچێتە دەرەوە بچێتە مەلەوانگە یان لەسەر جادە ڕابکە یان لە باخێکا ڕابکە ئێستا ئەو ئامێرانی کە کرێت لە ماڵەوە بەکاربێنرێت لە کەشێکی پاکە ئیستفادە لەوانە بکە.